بەدڵنیاییەوە یەکڕیزی بۆ میلەتی کورد بۆ هەر چوار پارچەی کوردستانیش گرنگی خۆی هەیە. ئەم یەکڕزیە ڕاستە هەموو لایەنەکان باسوویەکەن گفتوگۆی لەسەرەکەن، بەڵام پێویستیمان بەوەیە تەرجمەی کەینە پرسێکی ئەمەلی بێ و بەرنامەیەکی هاوبەشی بۆ دابنرێ و بەرژەوەندی ملت لە سەروی هەمووە بێ. کەم زۆر جار باسی یەکڕیزی ئەکرێ، بەڵام یەکڕیزی بەو شەرتەی من براگەورە بمیان ئەویتر براگەورە بێ. ئەمە ڕاست نییە، ئەبێ ئەم یەکڕیزیە ڕێکڕیزیەکی لایەنی سیاسی هەبێ و پشت بە مەشروعێکی اقتصادی بکەوە، پشت بە مەشروعێکە چۆن پەیوەندەکانی ئەم لایەنانە ڕێک ئەخا و دواتر ئەم لایەنانە کە بەرنمەیەکیان بوو لە پەیوەندیەکان چۆن ڕێکیەخەن لەگەڵ دەوڵەتانی ترە، چۆن تێکۆشانی هاوبەش ئەکەن. هەموو ئەمانە ساڵانێکە گفتوگۆی لەسەرەکرێ، بەڵام بەکردەوە دێیتەوە بەداخەوە دەبینرێ لێترازانەکە، کێشەکان، گرفتەکان زیاتر ئەبێ. لەبەرەوە بۆ گەلی کوردستان، بۆ هەر چوار پارچەی کوردستان هەر کەس و لایەنێک تەرحی یەکڕیزی بکە وەک دروشم کارێکی باشە و ئێمە بە نەهجی خۆمان نەزانین وەکو حیزبی شووعی کوردستان و چەندی جار پێداگیریمان لەسەر ئەوە کردووە، چکە زانیومانە ئەم قۆناغی کە گەلەکەمان تێدا تێپەڕ ئەبێ و بەرامبەر ئەوانەی کە گرفتیان لەگەڵمانایە و ئەوانەی بەڕوایان بە قەزەی کوردستانی کوردی نییە، ئەوانە بەهێزن. ئێمەش ئەبێ بە بەرنمەیەک ڕوبەڕوویان بووە ببینەوە، چکەم جەوهەری ئەو پارچانەی کوردستان کە دابش کراوەتە سەر ئەو دەوڵەتانە، ئەوانە بڕوایان بە قەزەی کوردی نییە. لەبەرەوە بەرامبەر ئەمە بەداخەوە ئێمە ئەبینین تەقسیرمانەیە، ئێمە ئەبین کاریگەری ئەو دەوڵەتانە لە سەرمان هەیە، ئێمە یەک ناگرین. هەموو ئەمانە کارێکی خراپە بێ، بۆیە ئێمە پشتگیری لە هەر بۆ چوونێکەکەین کە داخوازی بێ، داواکاری بێ بۆ یەکڕیزی گەلەکەمان. پێمان وایە ئێمە تەڵەن بەرژەوەندی حیزبایەتی و بەرژەوەندی شەخصی و پلە با بڵێن بۆتە کێشەیەکی گرفت بۆ ئەوەی یەکڕیزی دروست نابێ، چکە کە یەکڕیزی دروست بێ ئەبێ با بڵێن ئەم حیزب و لایەنانە بۆ نمونە کە بمانەوەیەکێتی نەتەوە یەک دروست بکەین، ئەبێ هەیئەتی قیادە هەبێ، ئەبێ کەسی زۆر جا گەیشتۆتە ئەوەی کێ بەرپرسی یەکەم بێ، کە بە بڕای ئێمە لە حیزبی شووعی ئەمە بیرکردنەوەیەکی تەسکی حیزبایەتیە. ئەگینا ئەگەر یەکگرتووی یەکڕیزی لە بەرژەوەندی ئەم گەلەیە بێ، با تۆ ببیتە سەرۆک، با تۆ ببیتە ئەندامی قیادە، با ئەوە بێ. بەڵام زۆر جار لەگەڵ لایەنەکانە بە چایەکی تر تەعاملەکرێ، لەگەڵ حیزب و لایەنە سیاسیەکانە جیاوازیەکرێت، تۆ ببە تۆ مەبە. هەموو ئەمانە ئوسلوبێکن، ئەو ئوسلوبانە مەقبوڵ نییە. بۆیە وەکو وتم سەرچاوی بیرکردنەوەکە ئەگە بەرژەوەندی گەلەکە نەبێ، ئەو بیرکردنەوەکانتر هەمووی پێچەوانەی یەکڕیزی دەبێت. بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان کە یەکێکە لە ڕێبەر و سەرکردە گەورەکانی گەلی کوردستان لە باکووری کوردستان و تەواوی کوردستانی گەورە، ئێستا لە زیندانە، حەقی نازێکی گەورەی هەیە لەسەر هێزە سیاسیەکانی کوردستان و ئەو پەیامەشی بەڕاستی پەیامێکی گرنگ و پەیامێکی بایەخدارە. جێگای خۆیەتی هێزە سیاسیەکان لە باشووری کوردستان بە شێوازێکی کردەیی وەڵامی ئەو پەیامەی بەڕێز ئۆجەلان بدەنەوە، چونکە یەکڕیزی بەڕاستی هۆکارێکی سەرچیە بۆ پاراستنی دەستکەوت و بەرژەوەندی و داهاتووی گەلی کوردستان. ئێمە تەنها بە یەکڕیزی دەتوانین دەستکەوتەکانمان بەدی بێنین، بە یەکڕیزی دەتوانین سەرکەوین بەسەر نەیارەکانماندا، بە یەکڕیزی دەتوانین هەموو قەیران و کێشە و گرفتەکانمان هەم لە نێو خۆوە هەم لەگەڵ بەغداوە لە ناوچەکەش چارەسەر بکەین. بۆیە ئەوە پەیامێکی گرنگە و دڵسۆزیە بۆ گەلی کوردستان. خۆی لایەنە سیاسیەکان ئەوەی من بزانم ئەوەندەی بەرژەوەندی خۆیان و حیزبەکانیان دەوێت، ئەوەندە بەرژەوەندی میلی و نەتەوەیی و
داهاتویان بۆ گەلی کوردستان ناوێت هەر بۆیەش بەهۆی یەک ڕیز نەبوونی گەلی کوردستان هێزە سیاسیەکانی کوردستانەوە بوو کە ڕیفراندۆمی گەلی کوردستان بەرەنجامی نەبوو بەهۆی نایەک ڕێزبوونی خەڵکی لایەنە سیاسیەکانی کوردستانە کەەوە لەگەڵ بەغدا ناتوانن ڕێکەون و کێشەکانیان چارەسەر بکەن زۆربەی هەرە زۆری قەیرانەکان بەهۆی ئەوەیە کە ڕیزەکانی نێوان لایەنە سیاسیەکان تۆکمە و بەهێز و کاریگەر نییە بە تەئکید ئێمە پاڵپشتی لە هەر پەیامێک دەکەین کە ببێتە مای یەک ڕێزی نەتەوەی نیشتیمانی خەڵکی کوردستان و هێزە سیاسی کوردستانیەکان چونکە تەنها ئەوە وەکو ئاماژەم پێدا تەنها ئەوە بنچینەیەکی سەرەکیە بۆ ئەوەی کە هەمومان بەیەکەوە بتوانین خەباتی نەتەوەی و خەباتی نەتەوەیمان بگەێنینە ئەنجام.